دوای کۆتایی هاتنی ئەو وادەی بۆیان دیاری کرابوو ئەمڕۆ بە بڕیاری وەزیری سەرچاوایەکانی عێراق دەیان حەوزی ماسی لە داقوق ڕووخێنەران بە هۆی ئەوەی خاوەنەکانیان مۆڵەتیان بۆ پرۆژەکەیان وەرنەگرتووە. هەرچەندە ئەمڕۆ دواوادە بوو بۆ خاوەنی حەوزە ماسیەکان، بەڵام ئەوان دەڵێن فریان نەکەوتون سەرجەم حەوزەکان چۆڵ بکەن، هەر بۆیە داوای مۆڵەتی دیکە دەکەن تا بتوانن ئەو بەرهەمە کەمەی ماسی ماوە بیفرۆشن. ئێمە حەوزەکانمان زۆرە، مۆڵەتمان پێدرا دوومان کەوا ماڵەکەمان هەڵگرین لێراکە و ماسیەکانمان دەرکەین، بەڵام حەوزەکان ئەمەنە زۆر و ماسیەکان ئەمەنە زۆر پێ نەگەیشتمان. ڕۆژانە 180 سیارە ماسی لە داخۆ دەرەچوو، پێ ناگەین لەو زیاتر. ئیستاکە ئێمە کێشەمان لەوە نییە کەەوە حەوزەکان ئەڕۆخێنین، بەس ئێمە داواکاریمان ئەوە بوو لە لجنەکە و لە دەوایر معنی کەوا وتمان حەوزە وشکەکان بڕوخێنن، مۆڵەتێک کەممان پێ بدەن، مەسەرەن کەوا چەند حەوزێکمەوە لە 15 ماوە کەوا بەتاڵ نەکراوە، یعنی پێ بگە حتا ئەم خەڵکە زەرەکە نەکە، مۆڵەتمان پێ بدەن کەوا حەوز ماسیەکانمان بفرۆشین. ئەوان بیلعکس ئێمە هەڵسێن ببان حەوزە وشکەکانە ڕۆین ئەو حەوزێرەشکردن کەوا ماڵەکەی تایەوە ماسیەکەی تایە باشە قەینە ئەم انتقامە بۆ والله ئێمە نامانەوە ئەنفال، ئەمە ئەنفالێکی ترە بە شێوەیەکی تر. یعنی کێشەکە ئەوەیە داقوق ئابوووریەکەی لەسەر ماسیە، یعنی هیچ ئیشێتریتیان نیە. یعنی ئەگەر ئەم ماسیانە نەمێنن لەوانەیە 5,000 هاوڵاتی بێ ئیش بێ، 10,000 ئائیلە بێ ئیش بێ، داهاتی خەزاکە بە تەواوەتی ئەڕوخیە. یعنی کاکە ماقول نییە حەوزێک کابرا داینەوە بۆ ماڵ و مناری وانە ئیسە ماقولە بیرخێن ئەوە تا ئاوەکە تایەتی ماسیەکەی تایە، یعنی مە قەجێ قبول نییە، ئەوەشی قبولەکە والله نەقیدە تێنە ئیمانیە، یعنی ئمە ئاخر قسەی منە والله تۆ حکومەت تا دەوێستیاوە ئەو جەماعەت لەژنەکە بزان ژنەکە چیمان بۆکەن، ئەو تا خەڵکە هاتە بوون مزاهرە و وەساکە بزان چیمان بۆکەن. ئەمڕۆ زیاتر لە 15 بلدۆزەر لە داقوق 500 حەوزی ماسییان ڕوخان. بەڕێوەبەری سەرچاوایەکانی کەرکووکیش دەڵێت ئەم حەوزی ماسیانە وێ ڕایکاریگەری خراپیان لەسەر ئاوی ژێرزەوی لە سەرزەوی دەوڵەتیش بە زیادەڕۆیی دروست کراون. بعد انتهاء المهلة المقررة من وزارة الموارد. دوای کۆتایی هاتنی ئەو وادەی بۆیان دیاریکرابوو لەلایەن وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق تایبەت بە حەوزی ماسی لە کەرکووک بەگشتی و داقوق بە تایبەتی ئەمڕۆ بە هاوکاری کەرەسەی حکومی و دام و دەستگاکانی هەستان بە ڕووخاندنی سەرجەم ئەو حەوزە ماسی و بیرانەی کە بە زیادەڕەوی دروست کرابوون. ئەمەش لە پێناو پاراستنی ئاوی ژێرزەوی و ڕێگریکردن لە کاریگەریەکانی بۆ سەر ئاوی خواردنەوە. هەر بۆیە هەڵمەتەکە تا ئەو کاتە بەردەوام دەبێت کە سەرجەم حەوزەکانی ماسی لەناو دەبین. ڕووخاندنی حەوزەکانی بە خێوکردنی ماسی لە داقوق کاریگەریان دەبێت لەسەر بازاڕی ماسی و نرخی فرۆشتن گران دەکات. ئەمە جگەل لە بێکارکردنی سەدان کەس لە داقوق کە بژێوی ژیانیان لەسەر فرۆشتن و با خێوکردنی بەرهەمی ماسیە. چیانوری کەناڵی پەیام، قەزای داقوق.